لا محوري گوێر کاک جەمال سڵاوت لێبێت لە سەعات چەندە هێرشیان کردە سەر ئێوە و هەروەها بە پێ ئەو هەواڵی کە ئێستا لە بەردەستمانادایە کە لە بەرەبەیانی ئەمڕۆ هێرشیان کردوتە سەر هێزەکانی پێشمەرگە. سڵاو لەوێست بنای خوای گەورە و مهرەبان ئەم ساعت 1:30 شەو دەبستانی داعش بەنیازی ڕێکقەتەعکردنی گوێر هەولێر لە بەرامبەر ئەبوشیتە و چێشی گاهێتر و کەپران هێرشیان کرد بۆ ئەوەی کە بتوانن ڕێگەی گوێر هەولێر قەتع بکەنەوە و ئیمدادێکە لە شەمسوولە و لە هەولێرەوە دەگاتە گوێر مەزال لە دانەوێت خۆشبەختانە هەواڵانی ئاسایش و فەرماندەیکەوە و لەشکری تایبەت لەیان هاتنە دەست و شەڕێکی یەک کاتژمێریان لەگەکردن و زیانشی باشیان لێدان بە پێی معلومات دوو جەنازەشیان لێبەجێماوە. لە سەعات 3:30 دوژمن لە ڕێگەی زمارە و ڕێگەی کوشاپەوە هێرشی کرد بۆ سەر گوێر لە چار نقطەی ڕئیسی لە گوێردا بۆی کە نقطەی استراتیژی بوون. شەڕ بەردەوام بوو بۆ ماوەی زیاتر لە 2 ساعت دەتوانین بێت لە ساعت 3:30 تا 6:30 شەڕ کۆتایی پێ هات، بەڵام 2 ساعتی شەڕ زۆر بە قورسی بوو بە تایبەتی سەر دەست و سەر بازگەی زمارە گوێر. خۆشبەختانە قەدەمانەکانی کە لێرە بۆ توانیان بربەستی هێزەکەی دژمن بدەنەوە و وەزیانێکی زۆر باشیان پێ بگەرن کاوەی ئێستا لەبەردەستی ئێمەیە 12 جەنازەیان لێ بەجێماوە لەگەر ممتەلەکات و بۆ ناسیفە و وەسایلی خۆتەقاندنەوە لە بەپێی معلوماتی تیارەکانی لە پاش 6:30 لە بۆ عەفتی شەڕ کۆتایی پێیان هات. ئەوانیش بە تەقدیری خۆیان دەرێن 7 کەسمان کوشتووە کەواتە نزیکەی 29 جەنازەیان ئێستا لە گۆڕەپانی شەڕ بەجێماوە. لە شەڕەکەدا فڕۆکەکانی هاوپەیمانان هاوکاریان کرد یا خۆ تەنها هێزەکانی پێشمەرگە پێشڕەویان کرد؟ فڕۆکەکانی هاوپەیمانان لە بەپێی بەعقلی بەرنامەی شەنگال کەمێک تاخیر بوون. ساعات تقریبا 7 گەیشتە گۆڕەپانی شەڕ و دەورێکی باشیان هەبوو لە کاتی کە دژمن شکستی خوارد. ئەوانش لێیاندان بەپێی معلوماتی وایە ئەوان دەرێن ئەمە عەبدەمان زەرابەکانیان بەجێماوە ئەسەن بە قسەیەکمان ڕەواکرد لەوە سێنەی کە تیارەکان لێندا فعلەن چەند جەنازەیەک کەسە بەردەست. ئێستا دەوری 29 جەنازە لە کۆرەپانی شەڕ بەجێماوە زیاتر لە چەندین تەک 2 سیارەی بۆ ڕێکشراویشیان پێ بوو تەقێنرایەوە و کۆمەڵێک ممتەلەکاتی چەق و تەقەمەنی و ئەوان پێشمەرگەش 3 بریندارمان هەیە بریندێکیان بڕەکسەستا ئەوی کێشیان هەندووچیان خەفیفان. بەڵێ زەرەر و زیانەکان چی بوون کە بەر هێزەکانی پێشمەرگە کەوتووە؟ ئەوی پێشمەرگە شەهیدمان نییە خۆشبەختانە 3 پێشمەرگە بریندارە لەو 3 پێشمەرگە یەکێکیان کەمەک برینەکەی سەختا. بەڵێ پێت وایە ئەمە کاریگەری هێرشەکانی شەنگالە بۆ سەر پێشمەرگە؟ بێگومان خۆی مۆقعی گوێر مۆقعشی استراتیژیە ئەوان کە وەزعیان خراپە لە شەنگان بۆ ئەوەی هەم پەلاکەی و معنەویەتی خۆیان بڕ بکەن لە هەمان کاتە بتوانێتە مۆقعێکی استراتیژی بەرەکانی شەڕ بدەن کە ئەوی گوێر لە بۆ دژمن ئەگەر بتوانێت سەرکەوتن بە تەنگبینیتن باشترین مۆقعی کاریگەری خۆیتی بۆیە. بەڵام ئێمە پێش ئەوەی کە ئەوانیش بێن معلوماتمان هەبوو لە هەمان کاتە قارەمانەکانی کە لێرە بوون و ئەوانەی کە لە ئیجازەش بوون بە ماوەی ئەو 2 ساعتەی هەمووی گەیشتەوە مەیدانی شەڕ و سەنگەر بە سەنگەر و لە جەنازەکانیشیان ئێستا لە نزیک ساختەکانی پێشمەرگە کەوتون. کاک جەمال پێش ئەوەی چەکدارانی داعش هێرش بکەن ئێوە ئاگاداری هێرشەکەی چەکدارانی داعش بوون؟ ئێمە معلوماتمان هەبوو بەڵام بە تەقدیری خۆمان بەو شێوەی نەبوو، بەڵام هێرشەکەیان لۆ ئەقتەعامکردنی گوێر بوو لەبەرە 2 سیارەی تەقەمەن ڕێژ کرایان پێ بوو. زیاتر لە نزیکەی 100 چەکداریان بەپێی تەخمینی ئێمە کە هەیە 30 جەنازەیان تەقریبەن لێ بەجێماوە سەرکات زۆر تەقەمەنێکی احتیاج چەک ئەو بابەتانەی باشیان لێ بەجێماوە. یعنی پێشمەرگە لە هەموو مێحوارەکانەوە لە ئامادەبی باشیدایە بۆ هەر هێرشێکی چەکدارانی داعش؟ ئەوەی ئەو هێرشێکە ئەو 2 ساعت لەسەرێک هێرش بوو لەسەر گوێر ئەگەر پێشمەرگە لە ئامادە باشی نەبایە ئیمکان هەبوو تووشی وەزعی خراپ دەبوو. بەڵام بەحکمی ئەوەی تەنانەت لە بن جوشری پێنج یان خۆی تەقاندەوە
بێجگە لە ئەوەی کەسەل بە ئیسلامی کۆتەقانەوەیان لێ بەرزیماوە. پرۆسەی شەڕکردنەکە چۆن بوو؟ پرۆسە شەڕکردنەکە زۆر بە ڕێکوپێشی بەڕێوەچوو برادران کەسە لە موقعی خۆی بوون تەنانەت دوژمن نەیتوانی بە هیچ شێوەشی دەزیشتی سەنگەرەکانی دوژمنیش بیتن بەڵام باوەخنی ئەو زەختەی دوژمنیش پشتی قوڕس بوو بەڵام خۆشبەختانە توانیان بە ڕێکوپێشی سەرکەوتێکی گەورە ئەو ڕۆتۆمار پێشمەرگی قەرەمانەکانی هێرا و بە ڕێکوپێشی توانرا باشی زەربە لە دوژمن دەگرێت. کاک جەمال تا چەند پەیوەندیتان هەیە لەگەڵ فەرماندەکانی دیکەی پێشمەرگە لە مێحوارەکاندا؟ پەیوەندی زۆر باشمان هەیە خۆشبەختانە خۆتێکیش لە مێحوەرەوە کاک دکتۆر ئاراز لەگەری بوو کە هات بگەیشتە گوێر و فۆتەکانی دەوروپشت بە فەرماندەی کەرکووک و فەرماندەکانی تریش بە ڕێکوپێکی هەر کەسێک لە مۆقعەکانی خۆی دەوری کاریگەر و زۆر باشیان هەبوو. بەڵێ زۆر سپاس بۆ جەمال مۆرچکە فەرماندەی پێشمەرگە لە مێحوەری گوێر کە لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانت.